سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیە هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ورمێ و توربەت حەیدەریە. مانگرتنی کرێکارانی معدەن لە باکووری کوردستان. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر کۆبوونەوەی دایکانی ئاشتی لە باکووری کوردستان. ڕفاندنی 27 کەس لەلایەن تورکیاوە لە کانتۆنی عەفرین. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی میلی لە ئەردەکان. خۆپێشاندانی خوێندکارانی زانکۆی ئازاد لە تاران. لە سەرکاردەرکردنی 60 کارگەر لە کارخانەی شوشەی لۆڕستان و کوژران و برینداربوونی دەیان پەنابەری ئەفغانستانی بە تەقەیەزەکانی ڕژیم. درێژەی هەواڵەکان لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ورمێ و توربەت حەیدەریە. بەیانی ڕۆژی سێشەمە 24 ڕۆژبەر 1403 هەتاوی حکمی ئەعدامی دوو بەندکراو بە ناوەکانی ناسر محەممەدی و ڕەزا میرزا بەیگی لە زیندانەکانی ورمێ و توربەت حەیدەریە جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان ناسر محەممەدی ناسر بە هەنگەروانی خەڵکی گوندی نەچیلانی سەر بە شاری ورمێ پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. هەروەها بەندکراوێک بە ناوی ڕەزا میرزا بەیگی تەمەن 30 ساڵ بە هەمان تۆمەت لە زیندانی توربەت حەیدەریە لە سێدارە دراوە. مانگرتنی کرێکارانی معدەن لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەمە کرێکارانی لە سەرکاردەرکراوی معدەنی سۆما لە باکووری کوردستان خۆیان گەیاندە بەردەم وەزارەتی وزە و سەرچاوە سروشتیەکانی تورکیا لە ئانکارا و مانیان گرت. ماوەیەک لەمەوبەر دەوڵەتی تورکیا بە بیانووی ڕێخستن و بەشداری لە کۆبوونەوە بڕیاری بە دەرکردنی ژمارەیەک لە کرێکارانی معدەنی بەردی خەڵوزی سۆما لە باکووری کوردستاندا. بێکارکردنی دەیان کرێکار، کاردانەوەی کۆمەڵگەی کرێکاری تورکیا و چینی کرێکاری وڵاتەی لێکەوتەوە و ڕۆژی ڕابردوو کرێکارانی بێکارکرا و هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادیخواز و بەرابەری تەڵاب لە بەردەم وەزارەتی وزە و سەرچاوە سروشتیەکانی تورکیا لە شاری ئانکارا کۆبوونەوە و مانیان گرت. مانگرتوان ڕایانگەاندووە کە تاو کاتەی ئەگەڕێنەوە سەرکار درێژە بە مانگرتن نەدەن. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر کۆبوونەوەی دایکانی ئاشتی لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەمە 24 ڕۆژبەر پۆلیسی تورکیا هێرشی کردە سەر کۆبوونەوەی دایکانی ئاشتی لە شاری سلۆپی و چەند کەسیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان دایکانی ئاشتی لە شارەکانی وان، ئامەد، میردین، ئێلح، جولەمێرگ، ڕۆحا، سێرت و مێرسین خۆیان گەیاندوتە شاری سلۆپی و دروشمینا بۆ شەڕ هەر ئێستا ئاشتیان بەرز کردێتەوە، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردوتە سەریان و چەند کەسیان دەست بەسەر کردووە. ڕفاندنی 27 کەس لەلایەن تورکیاوە لە کانتۆنی عەفرین. لە دەڕۆژی ڕابردوودا دەوڵەتی داگیرکەری تورکیا 27 شارۆمەندی کوردی لە کانتۆنی عەفرین ڕفاندووە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستانیە. بە وتەی بەرپرسانی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا لە بواری مافی مرۆڤدا درێژەی هەیە و لە ماوەی 1 ئۆکتۆبر بۆ 10 ئۆکتۆبر 10 هاوڵاتی کورد لە شارەکانی عەفرین و ئەعزازی داگیرکراو لەلایەن سەربازانی تورکیاوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتووەکان کرد ڕێگە لە پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا بگرن. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی میلی لە ئەردەکان. ڕۆژی سێشەمە 24 ڕۆژبەر خوازیارانی مەسکەنی میلی لە شاری ئەردەکانی سەر بە پارێزگای یەزد لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە و داوای ڕوونکردنەوەی چارەنووسی خانوەکانیان کرد. بە پێی وێنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ناڕازیان بە وتنەوەی دروشم خوازیاری دەست لە کارکێشانەوەی بەرپرسانی ڕژیم و ڕادەستکردنی وڵات بە کەسانی کارامەولێ هاتە بوون. ناڕازیان دەڵێن دەوڵەت بە بیانووی سازکردنی خانوو پارەیەکی زۆری لە خەڵک وەرگرتووە و چەند ساڵ بەسەر بەڵێنەکانی حکوومەت تێپەڕیوە، بەڵام چارەنووسی خانووەکانیان نادیارە. خۆپێشاندانی خوێندکارانی زانکۆی ئازاد لە تاران. ڕۆژی سێشەمە خوێندکارانی زانکۆی ئازادی تاران دژ بە گرانکردنی ڕێژەی شەهریەی هەر ترمی زانکۆ خۆپێشاندانیان کرد.
بە پێی زانیاریەکان زانکۆی ئازادی تاران پاش ڕاگەاندنی ئاکامی کۆنکۆری 1403 هەتاوی نرخی شەهریەی هەر ترمی زانکۆی 3 هێندە زیاد کردووە. بەوتەی خوێندکاران بەرپرسانی زانکۆ لە ناوکاو نرخی شەهریەی هەر ترمیان لە 30 ملیۆن تمەنەوە بۆ 90 ملیۆن تمەن زیادی کردووە. خوێندکاران دەڵێن گوشارێکی زۆر لەسەر شانی بنەماڵەکانیانە و بەم نرخە تازە کە ڕاگەیاندراوە چیتر ناتوانن درێژە بە خوێندە بدەن. گیان لەدەستان و برینداربوونی 16 کرێکار لە ئیسفەهان و شوشتەر. شەوی سێشەمە 24 ڕازبەر 2 تەقینەوە و ئاگرکەوتنەوە لە کارخانەیەکی سەنعەتی ئیسفەهان و شرکەتی پێترۆپاڵایشی شوشتەر ڕوویدا و بەهۆیەوە 3 کرێکار گیانیان لەدەستا و 13 کرێکاری دیکەش بریندار بوون. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی لە شوشتەر 6 مەخزەنی سوتەمەنی لە شرکەتی پێترۆپاڵایش بەهۆی بەرکەوتنی تانکێرێکی هەڵگری سوتەمەنی ئاگری گرتووە. لە ئەنجامی ڕووداوەدا کرێکاری گیانی لەدەستداوە و 6 کەسی دیکەش بریندار بوون. لەلایەکی دیکەوە بەهۆی دزەکردنی کارەبا ئاگر لە کارخانەیەکی شارۆچکەی سەنعەتی ئیسفەهان ڕوویداوە و بەهۆیەوە 2 کرێکار گیانیان لەدەستداوە و 7 کرێکاری دیکەش بریندارن و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لەسەر کاردەرکردنی 60 کارگەر لە کارخانەی شوشەی لۆڕستان. لە ڕۆژانی ڕابردوودا کارخانەی بەرهەمهێنانی شوشەی لۆڕستان 60 کرێکاری و ناوەندەی لەم بارودۆخە سەختە ئابووریە لەسەر کار دەرکردووە. بە پێی زانیاریەکان کارخانەی بەرهەمهێنانی شوشەی لۆڕستان لە شارستانی یالیگودەر سەڵکەوتووە و ڕۆژانە توانای بەرهەمهێنانی 27 تۆن شیشەی هەیە و 200 کرێکار تێدا کار دەکەن. ماوەیەکە و کارخانە بەهۆی چوونەسەرەوەی ڕێژەی باجی ساڵانە، گرانی مادەی سەرەکی وەبەرهێنان، خراپی دۆخی ئابووری، بڕێنی بەردەوامی کارەبا و نەبوونی سەرچاوەی دارایی تووشی قەیران بووە و بەڕێوەبەرایەتی شرکەت بۆ قەرەبۆکردنەوەی زیانەکان 60 کرێکاری بێکار کردووە. بێبەریکردنی مازیار سەیدنژاد لە دەستڕاگەیشتن بە دەرمان. مازیار سەیدنژاد چالاکی کرێکاری ڕاگیراو لە زیندانی ئێڤین سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ مازیار سەیدنژاد پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە و لەگەڵ پۆشینی جلوبەرگی بەندیخانە و کەلەپچە لە کاتی گواستنەوەی بۆ نەخۆشخانە دژایەتی کردووە بۆ بۆنەوە بەرپرسانی زیندانی ئێڤینە و چالاکە کرێکاریان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە و ئێستاکە گیانی لە مەترسیدا. گواستنەوەی 3 بەندکراوی سیاسی بۆ بەندی تاکە کەسی زیندانی شەیبانی ئەهواز. بەیانی ڕۆژی سێشەمە 24 ڕازبەر 6 بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێدام بە ناوەکانی عەلی مەجدەم، موعین خەنفەری و محەممەد ڕەزا مقەدەم بە مەبەستی جێبەجێکردنی سزای 3 دارە ڕەوانەی بەندی تاکە کەسی زیندانی ئەهواز کراون. ئەو 3 بەندکراوە هاوڕێ لەگەڵ 3 کەسی دیکە بە ناوەکانی حەبیب دریس، عەدنان غەبیشاوی و سالم موسەوی لە ساڵەکانی 96 و 97 هەتاوی لە ئەهواز و چەند شاری دیکەی خوزستان دەست بەسەرکران. وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم لە ڕێگەی پەروەندەسازیەوە ئەو 6 کەسەی بە کوشتنی 2 بەسیجی سەربازێک و ئەندامێکی هێزە ئینتزامیەکان لە شارەکانی ئابادان و بەندەرخومەینی تۆمەتبار کرد و دادگای ئینقلابی ئەهواز سزای 3 دارەی بەسەریاندا سەپاند. کوژران و برینداربوونی دەیان پەنابەری ئەفغانستانی بە تەقەی هێزەکانی ڕژیم. شەوی یەکشەمە 22 ڕازبەر هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم لە ناوچەی کەڵاگانی سەر بە شاری سەراوان کۆمەڵێک لە پەنابەرانی ئەفغانستانیان دایە بەردەستڕەژی گول لەو دەیان کوژرا و برینداری لێکەوتەوە. ڕزگاربوانی ڕووداوە بە ڕێکخراوی حاڵوەشیان وتووە کە 330 پەنابەر بوون کە ویستیانە لە ڕێگەی سنووری کەڵەگانەوە دەربازی نێو خاکی ئێران بن، بەڵام هێزەکانی هەنگی مەرزی بە چەکی قورس تەقەیان لێکردوون و لە ئەنجامی وێرشەدا بەلانی کەم 260 پەناخواز کوژراون و بریندار بوون. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز دژ بە سزای ئەعدام لە سوئێد. ڕۆژی سێشەممە کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە شاری گۆتنبێرگی سوئێد کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای 3 دارە لە ئێران بوون. بە پێی راپۆرتەکان سێشەمەی هەموو هەفتەیەک ئێرانیانی ئازادی خواز لە چەند وڵاتی ئوروپایی هاوڕێ لەگەڵ مانگرتنی بەندکراوانی سیاسی لە ئێران بەشداری کارزاری نابووە ئێعدام دەبن. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە ئێرانیان لە شاری گۆتنبێرگی سوئێد کۆبوونەوە و بە دەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای 3 دارە بوون.
و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە نیویۆرک و بەرلین. ڕۆژی سێشەممە 24 ڕازبەر کۆمەڵێک لە دژبەرانی شەڕ لە شارەکانی نیویۆرکی ئەمریکا و بەرلین لە ئاڵمان دژبەدەوڵەتی ڕازگەرای ئیسرائیل خۆپێشاندانیان کرد و خوازیاری ئاگربەست لە لوبنان و غەزە بوون. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە دژبەرانی شەڕ چوونەتە نێو بازاڕی بورسی نیویۆرک و کار و چالاکیەکانی ئەو بازاڕیان ڕاگرتووە. خۆپێشاندەران خوازیاری کۆتایی هێنان بە ناردنی چەکوچۆڵ بۆ ئیسرائیل و ڕاگرتنی شەڕ لە لوبنان و غەزە بوون. هەروەها لە شاری بەرلینی ئاڵمان دژبەرانی شەڕ لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕاتن و نزیکەی 40 خۆپێشاندەر لەلایەن هێزە ئەمنیەکانی وڵاتەوە دەست بەسەرکراون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی ئەوڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەمولێ.